شاری خورماتوو لە چەند ساڵی ڕابردوودا سەرجەم پێکهاتەکانی بەرزیانی گیانی و مادی کەوتن بەهۆی کردەوە تیرۆریستیەکان و گرژی و ئاڵۆزیەکانەوە. هەر بۆیە زۆربەی گەڕەکەکان و بازار بە بربەستی کۆنکریتی لە یەکدا بڕان. لە ئێستاشدا ئیدارەی قەزاکە بۆ گەڕانەوەی متمانە و ئاشتەوایی دەستی کردووە بەلابردنی ئەو بربەستە کۆنکریتیانە. ما نسميها جزار برلين، يعني بدأ أشوفها معيب جدا على مدينتنا. ئەوەی کە پێی دەڵێن دیواری بەرلین لێرە بە جوانی دانانێن بۆ شارەکەمان. بوونی کورد و تورکمان و عەرەب سیمایەکی جوانی شارەکەیە، بەڵام هیچ جوانیە گەڕەکەکان بۆی کێشەی نەتەوەی و تایفیەوە لێکدا ببڕێنین. کاتمان دەوێت تاکو تەواوی ئەو بربەستانە هەڵگرین و ئالێتی کەم لە بەردەستایە تا سەرجەم گەڕەکەکان لە کۆنکرێتەکان پاکەینەوە. مشكلة ثانية بعد رفعها تنظيف، ورا التنظيف تبليط الطاسات لحد ما يجينا التبليط الرئيسي. هاوڵاتیانی کوردی شارەکە داوای لابردنی بربەستی سەرجەم گەڕەکەکان دەکەن. پێکاتەی تورکمانیش خۆشحاڵن بە هەڵگرتنی بربەستی گەڕەکەکان و بازاری کۆنی قەزاکە کە 4 ساڵە نەکورد و نەعەرەب ڕویان نەکردووەتە ئەو بازارە بەهۆی ئاڵۆزیەکانەوە. سڕینەوەی ئەو شیعارەتە تایفانەی کەوا لە شاری دۆستخورماتوو بوو بۆ ئەوەی پێکەوە ژیانی شارەکە تێک نەدا. لێرەدا دووهەم بڕیاری ئەوە بوو کە ئەو بربەستانەی کەوا کۆنکرێتەکان بوو کەوا هەڵگیرا لە ناو شارە، هەرچەندە ئێستا کۆمەڵێک کۆنکریت ماوە لە ناو کۆماری لە نزیک پیشەسازی قایمقامی دۆستخورماتوو کە بتوانێت ئەو بربەستانە ئەو کۆنکریتانش کەوا مانە لە ناو کۆماریە ئەوانەش هەڵگرێ بۆ ئەوەی ببێت بە متمانەیەک، ببێت بە جێگای متمانەیەک بۆ شارەکە، بۆ نەتەوەکان لە نێوان نەتەوەکاندا، بۆی نەتەوەکانمان لەم شارەیە بە ئاشتی و بە خۆشی بژێن. سەبەر قاقت یان کورد تەرەف تورکمان عەرەب حەمدۆسن هەمسە قاقت. بربەستەکان هەڵگیراون لە نێوان کورد و تورکمان و عەرەبدا. سپاس بۆخوا ئێستا بازار فەرقی کردو و پێش ئێستا زۆر خراپ بوو. بازار داخرابوو بە بربەستی کۆنکریتی و کەسابەت نەمابوو لەم بازارەدا. کەس ڕووی لێرە نەدەکرد، نە لە کورد و نە لە عەرەب. ڕێگای ئۆتۆمبیل نەبوو، تەنها بە ماتۆرسکیل هاتو چۆ دەکرا. بەڵام ئێستا بازار جوڵەیەکی تری کردو و هیوادارین خەڵک بێت و سەردان بکەن، نەخوا بەزیاد بێت. ئێستا کێشە نەماوە. هیوادارین کورد و عەرەب و تورکمان بێکەوە کوجاران بژین بە برایەتی. بەشەی قەڵماز چۆ خێری حەمدۆس. هەوڵەکان لەسەر ئاستینەتەوە یەکگردووەکان و لایەنە سیاسیەکان لەلایەک و حکوومەتی هەرێم و ناوەندیش لەلایەکی دیکەوە چرکراونەتەوە بۆ چارەسەری دۆخی خورماتوو بە مەبەستی گەڕانەوەی متمانە و ئاشتەوایی بۆ نێوان پێکهاتەکانی قەزاکە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.